ئەمڕۆ پرۆفیسۆر دکتۆر نەزارم لەگەڵایە کە پسپۆڕی نەخۆشی و گرفتە دەرونیەکانە باسی بابەتی بیرچوونەوەکەین لە گەنجانە. بۆچی ئێستا ئەم بابەتە بڵاوە، بۆچی ئەم گرفتە زۆر لە گەنجانە هەیە؟ بیرچوونەوە حاڵەتێکی ئاسایە یاخود بە نەخۆشی دانرێ. لەگەڵمان بن و دواتیش لە تۆڕ کۆمەڵایەتی فەیسبووک ئەوانەی کە پرسیاریان هەیە بەرنامەکەمان لەوێ ڕاستەخۆ بینن، ئەتوان کۆمنتی خۆتان بنووسن، ژۆڵامی پێویستان بۆ وەرگرم. دکتۆر بەخێراتی بانیت باش. سپاسانەکەم. سەلام. سپاس بۆ بەڕێزت. خۆش بیە. لە بیرچوونەوە کەی حاڵەتێکی ئاساییە و کەی بە نەخۆشی و بە گرفتێک دانرێت؟ بەڵێ، ئەوەڵ جار بابزانین مێمۆری چییە، واتە زاکرە چییە، واتە یادەوەری چییە. ئێستا تقریبان هەموو کەسێکە زانێ مێمۆری چییە، چونکە کەس نییە مۆبایلی نەبێ و کەس نییە، یعنی ئەو شتانەی کە تەکنۆلۆژیای ئێستا مێمۆری تایە. یەکێک گەڵێ نەکەم 256 لە 128 شتانە کەپاسیتەکەی، تواناکەی، قابلیەتەکەی. اینجا زاکرە بریتیە لەوەی کە تۆ زانیاری وەرەگری لە دەوروبەری خۆتا، ئیتر ئەو دەوروبەرە ممکنە لە ڕێچاو بێ، گوێ بێ، لووت بێ، پێست بێ، هەرچیەک بێ، ئەچێتە ناو جەستەی مرۆڤەوە. مەشکی ئینسان کۆدێکی بۆ دانێ، طبعاً وشەی کۆدیشی سەبوو بە شتێکی ئاسایی. تقریباً لە ناو ئەدەبیاتی کوردیە هەموو کەسێکە زانێ ئەڵێ فلان مۆزەف کۆدەکەی چەندە و فلان دەرمان کۆدەکەی چەنەوە. ئەم ناوشتانە کۆدێکی بۆ دانێ، اینجا دوایی خەز نەکرێ، واتە عەمبارەکرێ لە ناو بڵێن زاکرەی ئینسانە. کەیش پێویستیت پێی بێ دەریەهێنیت و بەکاریهێنی بەزەبت، وەکو بڵێن شتێکت هەبێ لە ماڵۆدایانەی نیسکت ئەکڕی لە ماڵۆدایانەی کەی بتوێ نیسکێنە لێ بنێ، ئەو نیسکە دەرهێنی، بەستەمان ئەزانی لە کوێ دادناوە، دەریهێنی و لێ ئەنەی. عینەنشێت کە خەلەلێک هەبوو لە یەکێک لەم 3-4 پرۆسەیە. یەکەمیان لە سەرنجدان بۆ وەرگرتنی زانیاریەکە، یعنی سەر جەنابەت پرسیارێکت لە من کرد، ئەگەر من ئەتەنشنم نەبوو، واتە سەرنجم نەدا لەو پرسیاری کە بەڕێزت لە منت کرد، اینجا هەتا بەیانی تۆزێکە لێم پرسی تۆ ئەرێ من چیم وت من نایزانم. ئەوە یەک. دووهەم پرۆسەی کۆدکردنی بە کۆدکردنی شێواز بڵێن شەفرەدانانی بۆی لە ناو مێشکی بنا ئەگەر بە ڕێک و پێکی نەتکرد، اینجا دوایی ئەمە سەر هەر یەکێک لەم پرۆسانە چین کە والەیەکەن باش زاکرەکە نەیەتەوە. دیسانەوە لە کۆدکردنا دواییش ئەگەر ئەو شوێنەی کە لە ناو مێشکتایە، لە ناو زاکرەتایە، ئەمبارت کرد، خەزنت کرد، دادناتیایە وەکو گەنجینەیەک خەلەلی تیابوو، اینجا دواییش پرۆسەیەکی تر هەیە، هێنانەوەی لە ناو گەنجینەکە ئەهێنی تو بەکاریهێنی. لە هەر یەکێک لەم قۆناغانە ئەمانە هەمووی وشەی تەکنیکین، یعنی تێرمی تەکنیکین. ڕەنگە بەس ئەو کەسەی کە خوێندە بێتی بزانێ باسی چیەکەین، با بی کوردێنین بیکەین بە کوردی خۆمان. ئەگەر هەر کێشەیەک هەبوو لە وەرگرتنی زانیاریەکە یان هەڵگرتنی زانیاریەکە، یان کێشەیەک هەبوو لە ناو دەروون یان مێشکی مرۆڤەکە، بۆیە ئەیکەم بە دوو بەشەوە، چونکە هەنێک لە کێشەکان هەنێک لە هۆکاری ئەوەی کە مرۆڤ زاکرەی شتی لە بیرەچێتەوە. جارێکی کە هەر لەسەر ئەم کورسیە لەگەڵ بەڕێزت باسم کردووە نەخۆشەکانی خەڵەفاوی بۆ نمونە، کە کێشە ئەبێ لە مادەی مێشکە لە ناو مێشکی مرۆڤە، ئەبێ بەهۆی ئەوەی کە ئەو زاکرەیە، ئەو زانیاریانەی کە تۆ خەزنت کردووە لە ناو مێشکی خۆتا ناتوانی بیهێنیتەوە، چونکە نەماوەتیایە بۆ ئەو شوێنەی کە بەرپرسە لە هەڵگرتنی زانیاریەکان کێشەی تێکەوێ. کە ئەڵێم دەروون، اینجا بینە سەر ئەمە زیاتر لە گەنجانە دروستە بێ، کە کێشەیەک هەبێت لە دەرونی مرۆڤە دیسانەوە ئەو کێشە دەرونیە ڕێگر ئەبێت یان لە وەرگرتنی زانیاریەکان، یان لە بە کۆدکردنی زانیاریەکان، یان لە هێنانەوەی زانیاریەکان. بۆ نمونە مرۆڤێک زۆر ئاساییە، عیبی نییە، بەڵام دوای ماوەیەک تووشی حاڵەتێکی دڵە ڕاوچی ئەبێواتە قەلەقی، توانای وەرگرتنی زانیاریەکان نامێنێت. یعنی سە من و تۆ کە قسەکەین، ئەگەر لە کاتیش پرزەیە من دووسێ شت بە بەڕێزت بڵێم، تۆ زۆر زۆر شپرزەبی و بڵێن خەریکی شتی تربی، دوایی کە لێ دەپرسمەوە والله بەداخەوە ینی گوێم لێ نەبوو، یا سەرنجم نەدایە، یا وەرم نەگرت زانیارێکە نایەتەوە بیرت. ئەوە نمونەیەک.
اینجا دووهەم حاڵەتی خەمۆکی ئەوانەی کە خەمۆکیان هەیە دیسانەوە توانای سەرنجدانیان کەمە بێتەوە ئەمە لە حاڵەتی نەخۆشی دەرونی بابینە سەر خەڵکی ئاسایی یعنی خەڵکی ڕۆژانە بۆچی کێشەیە ئێستا تەمان شتێکی باوە ئەو کێشەیە من بەوە دەسم پێکردوتم مێمۆریەکە 256 بێ 128 بێ نازام چەند بێ ئێمە هەمومان مشکی مرۆڤ توانایەکی سنوورداری هەیە قابلێتێکی هەیە توانای هەڵگرتنی زانیاریەکان سنووری هەیە کە زیاد لە حەد بوو ئیتر بەڕاستی شتی زیاد وەرناگری شتی زیاد ناتوانانی خەزمکەی و بەعکسیشەوە ئێستا بە درێژایی ئەم نزیکەی ئێمە تقریبان 20 ساڵە بێ لە کوردستانە مۆبایلمان هەیە کەس نییە لە ئێمە ئەگەر تەمەنی هەبێ 2 جار یا 3 جار ژمارەی مۆبایلەکەی نەگۆڕی بێ کە ژمارەی مۆبایلی تازە وەرەگری سیمکارتێکی تازە وەرەگری ئەتەوێت کۆنەکەت بکەوێتە بیر لە بیر دەچێ بۆ چونکە ئەم جێ ئەوی کرد ئەمیش شتێکی ترە یعنی دوو شت هەیە یەکەم زانیاری کۆنەکان ڕێگرن لەوەی کە تۆ زانیاری تازە وەربگری بۆیە کە زانیاری تازە وەرەگری لە بیر دەچێتەوە بۆ شتە کۆنەکان ناڵن ئەوە بێتەوە بیرت عکسەکەیشی ڕاستە پێچوانەکەیشی ڕاستە کە تۆ زانیاری تازە وەرەگری یعنی شتە تازەکان وا ئەکەن کۆنەکانت لەبیر بچێتەوە زۆر باشە دکتۆر پرسیارەکە باوا بکەین هەنێک کەس هەر ینی خوێندنیان پێ تاو ناکرێ ئەڵە من پۆلێکم بە 3 ساڵ بڕێوە 4 ساڵ بڕێوە ئەمان چی پێوترێم حاڵ لێرە دووشت هەیە یەکەم ئەو کەسە حەزی لەو شتە هەیە یانە یعنی هیوا هەیە حەزی لە شتی ترە بەڵام خوێندنەکەی ژەکا لەگەڵیا حەزی لێ نییە ئەوە تەبعاً مەرج نییە بتوانێت دووهەم زیرەکی ئەو کەسە توانای ئەو کەسە یعنی ئایا هەتا چەندێک مشکی قابلێتی ئەوەی هەیە ئەو مادانە وەربگرێ و بتوانێت سەرکەوتوو بێ تایە کەواتەمە بەستەکەوەی هەندێک کەس بە زگماگ یا خود بوونی خۆیان توانای وەرگرتنیان کەمترە بەڵێ کەسێک لە کەسێک کەمترە بۆیش دەیان هزار کەس ئەچنە ئیمتیحانی بەکەلۆریەوە لە ناو ئەو دەیان هزار کەسە ڕەنگە 1000 یا 500 سەرونەوە دەرەجە ئەهێنن ئەوە تەبان عیلاقەمان نییە بەوەی کە شێوازی خوێندن و ناشتە عیلاقەم بە شتانەی ترەوە نییە بابەتەکانی تر باسی زیرەکیەکە ئەەکەم ئەم زیرەکیش تەبان ئەنواعی زیرەکی هەیە یەکێک لە زیرەکیەکان یادەواتە داکرەیە قابلێتی داکرێ ئینسانە جا بەس ئەگەر ڕێگەم دەی بگەڕێمەوە سەر ئەوەی کە لە گەنجانە باسم کرد کە شتەکان زۆرە بێت لە یەک کاتە تۆ ناتوانی هەمووی وەربگری لە یەک کاتە یعنی مەسەلەی کوردی هەیە ئەڵێ دوو کاڵک یا دوو سێو بەدەستێک هەڵناگیرێ بۆ چونکە کەشتەکان زۆر بوو مێمۆریەکەت زاکرەکە تحملی ناکە ئەوە یەکێکە لە هۆکارەکان کە لەم ڕۆژە خەڵک شتی لە بیرە چێتەوە شتەکان ئەوە نەزۆرن زانیارەکان ئەوە نەزۆرن ئەبێ بە هۆکاری ئەوەی کە تۆ ڕەنگە هیچت نەکەوێتە بیر یا بازێکی بکەوێتە بیر بازێک کەشت لە بیر بچێت باشە دکتۆر لە دایک و باوچێک کە خوان زۆر زیرەک نەبن لە ڕووی وەرگرتنەوە ئەکرێ مناڵێک دروست بێ کە زۆر زیرەک بێ بەڵێ ئەکرێ چونکە لەلایەکۆ ئەو دایک و باوکە تەنها جینی خۆیانیان نییە چۆن جینی خۆیانیان هەیە بەڵام جینیان لە دایک و باوکی خۆیانیانەوە بۆ هاتووە مەسلەیەکی عەرەبی هەیە ئەڵێ نص الولد على خاڵە یعنی نیوەی کوڕەکە ئەچێتەوە سەر خاڵەکەی خاڵەکەی نەدایکێتی نەباوکێتی برای دایکێتی ئەمە هەر مەسەلە یاخود زانستیشە ئەمە زانستە حەقیقەتە بەڵام خۆ هیچ مەسەلێک هیچ پندێک لە خۆڕایی نەوتراوە هەمووی بنەمای هەیە ڕەنگە زۆر بنەماکە بەعزێکی زانستی نەبێ بەس ئەمە حەقیقەتە بۆیش ئەبینی لە ماڵێکە دایک و باوک کەسیان باڵابەرز نین بەڵام مناڵێکیان زۆر باڵای بەرز دەرەچێت کە ئەگەڕێتەوە سیرەکەی مامێکی یا خاڵێکی یایەکێکیان لە ناو بڵێن خێزانە گەورەکە ئاوایە لەبەرەوە بەڵێ ئەکرێ ئەوشمان لەبیر نەچێ یعنی شێوازی پەروەردەکردنی مرۆڤەکە دەور ئەبینێ ئەگەر جوان پەروەردە بکرێ
و لە مناڵیەوە ڕاهێنرابێت بەڵێ ئەتوانێت زاکرەی باشتر ببێ و ئەتوانێت بەتواناتر ببێ لە دایک و باوکیشی. زۆر باشە دکتۆر لە گەنجە کەی بە نەخۆشی داهاندێن بیرچوونەوەیە خۆ هەموو شتمان بیرەچێتەوە بەسکەی لە حاڵەتێکی ئاساییەوە بەرەو نەخۆشیە چێت نیشانەی زۆر زەقەیە هەندێک کەس ئێستا کە بینەرمانن بزانن کە ئیتر ئەمان حاڵەتەکە پێویستی بە چارەسەرە بەڵێ هەموو نیشانەیەک لە زانستی دەروونزانی و نەخۆشیە دەرونیەکانە لە هەردووکی هەموو نیشانەیەک کە زۆر تیکرار بووە و ڕێگر بوو لە ئەنجامدانی ئەرکەکانی یا بڵێن ژیانی ڕۆژانەی مرۆڤ ژیانی ڕۆژانە چییە؟ ژیانی ڕۆژانە وەیە مەسەن چوون بۆ مەکتەب چوون بۆ زانکۆ دەوری وەکو پیاو ببینێ دەوری وەکو باوک ببینێ دەوری وەکو شخصێک کە نان پەیاکەر ببینێ دەوری وەکو کوڕی ماڵ ببینێ حتا ئەو کەسێک کە ئیشیش نەکا بەڵام کوڕی ماڵە ئیشی ماڵەکە با بەڕێوە کەی هەر نیشانەیەک لەوانەیش لە بیرچوونەوە ئەم نیشانانە یەکێک لەم نیشانانە بە زمنی لە بیرچوونەوە بوو بە هۆکارێک کە ئەم مرۆڤە نەیتوانی ڕۆڵی خۆی ببینێ وەکو کەسێک لە ناحی وەکوتم وەزیفەوە لە ناحی کۆمەڵایەتیەوە لە ناحی ترەوە ئەوە لەو حاڵەتە طبعاً ئەبێ بە نیشانەی ڕەنگە ئەو نیشانەی نەخۆشیەک بێت وەکوتم ڕەنگە تەنها نیشانەیەک بێت نەخۆشیەک نەبێت و بگەڕێتەوە بۆ سەرقاڵی و زیاد لە حەد مەشغەڵەتی ئەو کەسە و ڕەنگە سەرەتای نەخۆشیەک بێت. کەسێک ئەگەر تەرکیزی باش نەبێت یا زوو شتی بیرچێتەوە چی بکات؟ چ ڕێگەیەکی سروشتی هەیە بۆی ئەم شتە باش بکەین؟ زۆرم پێخۆش بوو پرسیارەکەت کرد هەر کەسێک یە بۆلام بۆ ینی بڵێن سەردانمەکە لە هەر شوێنێک بێ جیاوازی لە بینی ئەم دووشتە ناکات زۆر گرنگە بۆ بینەری خۆشەویستی جاکەینەوە. دووشت جیاوازن تەرکیز و زاکرە لە بیرچوونەوە یعنی ئەتەنشن ئافو کۆنسنتریشن و مێمۆری باشترین نمونە بۆ تەرکیز بە خەڵکی ئەڵێم و ئێستا هەموو کەسێک مۆبایلێکی پێیە ڕەنگە مۆبایلەکە زیرەک بێ حتا زیرەکە کۆنەکانیش هەیە هەرزانە هەموو کەسێک پێیەتی باشترین نمونە لەسەر تەرکیز بالمناسبە من خستمەتە تارەکە لەبەرەوە هیچ خەتێک هینێکم بۆ نایەت کۆڵێکم بۆ نایەت تۆ کە شتێک ئەخوێنی تۆ لە مۆبایلەکەتە یاتەوێ ئیشێ بکەی لە مۆبایلەکەتە ئەگەر توانیت سەرنجی خۆت تەنها لەسەر مۆبایلەکە دابنەی بیر لە هیچ شتێکی کە نەکەیتەوە بەس لەسەر ئەمە بێ ئەوە تۆ تەرکیزت باشە بەڵام ئەگەر کاتێک کە تۆ سەیری ئەم مۆبایلت کرد و مێشکت ئەفوو بۆ لەگەڵ دوسێ شتی کەیشان مەشغوڵ بوو ئەڵەن سێ چوار فیشەی پێوەیە ئەوە لەو حاڵەتە تۆ تەرکیزت تەواو نییە بۆ چونکە ناتوانانی تەرکیز لەسەر مۆبایلەکە بکەیت بیر لە شتی کە ئەەکەیتەوە ئەمە تەرکیز ئەوە خەلەلێک لە تەرکیز ئەگەر هەبێت طبعاً لەو حاڵەتە تۆ ئەو زانیارەی کە وەری ئەگری لە ناو مۆبایلەکەتە خوێندوتەوە باش سەرنجت نەداوەتێ ئەتەنشنت زۆر باش نییە دوایی ئەگەر بتەوێ بکەوێتەوە بیرت ئەڵێ وەڵی خۆ لە بیرم چووە نازانم چیم سیر کرد چیم خوێندەوە عینەن شت یەکێک مەسەرەن ئەگەر بیەوێ بچێ بگەڕێ بە دوای خانوویەکە ماڵێکە شتێکە لە ناو سیارەکەیە ئەگەر جوان سەرنج نا ڕێگە بگاتە شوێنەکە دوایی کە گەڕایەوە ینی ئەو سایقی کە ئەمڕۆ هاتووە سایقە بەڕێزەی هاتووە بە دوای منی هێناوە بۆ کورسات دوایی کە ئەمباتەوە ئەگەر جوان سەرنجی نەدابێت لەو شوێنەی کە بۆی هاتووە بۆ لای من ناتوانێت بمباتەوە هەرە بێ من پێی بڵم لێەوە بڕۆ ئەمە تەرکیزە ئەمە تەرکیزەوەیە کە ئەگەر لەسەر شتەکە بەڵام ئەگەر تەرکیزەکەت تەواو نەبوو دوایی زاکرەکەش تەواو نابێت کاتە بێت تەرکیز باش بێ بۆی ئەبێت سەرنجدان باش بێت ئەوەڵ جار ئەتەنشن سەرنجدان انتیباه پێڵێن دووهەم ئەبێت تەرکیزت هەبێت لەسەر ئەو بابەتەی کە وەری ئەگری تر سیرکردن بێ گوێگرتن بێ بۆنکردن بێ هەرچیەک بێت اینجا دوای ئەوە خەزمکردنی بابەتەکە لە ناو زاکرەتە جا دوای ئەگەر ئەمانە مەزبوط نەبێت ناکەوێتەوە بیرت بۆ تایان نییە شتەکەت ئەوە هۆکارێکە کە یەکێک لە هۆکارەکان کەەوە خەڵک شتی لە بیرەچێتەوە لە بەرەوەی تەرکیز ناکا لەسەری طبعاً هۆکاری تر هەیە هۆکاری تر ئەوەیە دائما شتێک هەیە لە ناو ئەم شاری سلێمانە باسیەکەین ئەڵێ بە چاوی مشتری سەیری نەکردووە بەلایەوە گرنگ نەبووە شتەکە لێرە ئیمۆشن دەور ئەبینێت
یعنی با بڵێن هەڵچوون و عاتیفە و سۆزی مرۆڤەکە ئەگەر تۆ هینێکت هەبێ مۆعیدێکت هەبێ لەگەڵ بۆ نمونە شخصێکی خۆشەویست ئەو شخصە بڵێن حاڵەتێکی هەڵچوونی دەرونی تیا دروستکە ئەیتر هەر چۆنە بێ ئەگەر گەنجبی بڵێن لەگەڵ خۆشەویستەکەت ئەگەر گەورەبی لەگەڵ شخصێکی کۆن برادێکی کۆن ئەم حاڵەتە هەڵچوونە دەرونیی کە دروست ئەبێتتر پۆزتیڤ بێیان نەگەتیڤ بێ هەردووکی ئەبێ بە هۆکارێک دوایی ڕەنگە زیاتر بکەوێتە بیرت ئەو شتە بۆ چونکە شتێکی خۆشی تیا بوو لە عینی وەختیشە ئەگەر شتەکە ناخۆش بێ ڕەنگە لە بیرت بچێتەوە بۆ چونکە مێشکی ئینسان خوای گەورە ئەو بەهرەیەی پێداوە شتە ناخۆشەکانی لە بیرە چێتەوە ئیلا ئەگەر بیە مەبەستی بێ بکەوێتەوە بیری یعنی وەکو نمونەیەک ئەیهێنمەوە ئێمە بە درێژایی ژیانی خۆمان شتی خۆش و ناخۆشمان دیوە یعنی جاری وایە بۆ تۆ سم برۆ کەوتووی جاری وایە تیان هەڵاوی بە مناڵی جاری وایە دزیر لێکراوە جاری وایە خەڵک ژنێوی پیاوی جاری وایە بۆ خۆشەویستی لە دەستداوە ئەمە شتە ناخۆشەکان چووی بۆ لای کابرایەک خەڵەتانوتی شتەکە بە 1000 دینار بۆ بە 5000 یاوێتی بە تۆ هەموو شتی ناخۆشە تۆ ئەگەر دایم ئەمانە لە ناو مێشکتا بێ 24 ساعات ناژیت تەحمل ناکەی ئەتوێتەوە ئەمریت بەڵام خوای گەورە ئەو بەهرەیی بە ئێمەیەوە لە بیرمان نەچێتەوە ئەم شتانە بەڵام ئەگەر مەبەستمان بێت ئەتوانین بهینەوە بیری خۆمان بۆ چونکە هەڵچوونێکی دەرونی لەگەڵا بوو باش کەواتە قسەکەی بەڕێزەدەوەیە ئەبێ ئەو کەسە خۆشی هاوکار بێ لەگەڵ خۆیان بۆی شتە ناخۆشەکانی بیرچێتەوە ئەوە نەیڵێتەوە و نەیهێنێتەوە بەزەبت ئەوە زۆر گرنگە طبعاً یەکەم شت ئەبێ هەوڵ بدەین کە بڵێن شڵەژان و شتیوە نەمێنێت تیامانە ئەبێ هەوڵ بدەین مێشکمان دائیمەن لە کارا نەبێت یعنی سیارەیەک تۆ لێرەوە پێ بچی بۆ سووریا ئەگەر لە ڕێگە 2 جار 3 جار نەوەسی تەوان مەکینەی سیارەکە هەڵەسێ عینەن شت مێشکی مرۆڤیش ئەگەر دایم ئاوا مەژغوڵ بێت تەبعاً زاکیرەکەیشی تێکەچێ بۆیە زۆر گرنگە ئەو مرۆڤە ناوبەناو مانووی خۆی با بڵێن مێشکی خۆی بحەسێنێتەوە ڕێستێک وەربگرێ بۆ ئەوەی ڕفرەش بێت کۆمپیوتەرەکە هی هەموو کەسێک بە مۆبایلی هەموو کەسێکەوە شتێکی تیان ساوە ڕفرەش یا ریستارت ئەگەر ئەمانەت کرد هەموو بۆ خۆت مێش کرد ئیسراحەتت بە مێشکی خۆت کرد ئەو وەختە توانای وەرگرتنت زیاترە بێ و توانای کەوتنەبیری شتەکانیشت زیاترە بێ زاکرەکەیشت بەقوترە بێت دکتۆر بینەرێکمان پرسیاری کردووە ئایا قسە و ینی ناڕەحەتی دەوروبەرە بێتە هۆی بیرچوونەوە ئەمە یەکێکە لە پرسیارەکان پرسیاری دووەمیش نە کاتەکەمان تەواو بێ ئەمە بزانم دەرمان هەیە بۆی کە تەرکیز باشتر بکە با لە هی دووهەمەوە دەست پێ بکەم ئەگەر هۆکاری لە بیرچوونەوەکە نەخۆشیێکی دەرونی بێ یان نەخۆشیێکی جەستەیی بێ یان شڵەژانێک بێ هەڵچوونێک بێ ئەوە تەبعاً تۆ دەرمان هەیە ئەمانە چاکەکەیتەوە کە ئەمانە چاک کرد ئەو وەختە زاکرەکەیشت باشتر ئەبێت یعنی لە بیرچوونەوەکەت نامێنێ بەڵام هی پرسیاری یەکەمەکەت خۆ ئەگەر پێم بڵێتەوە پرسیارەکە لە قسەی دەوروبەر واتە ڕەنگە لە ڕووی دەرونیەوە زۆر کەمێکی لاچی بکەن دیسانەوە ئەگەڕێمەوە ئەڵێم ئەگەر قسەکان زۆر ناخۆش بوو ئەگەر قسەکان وەکو ئەڵێ تیر بوو تیان گرتی طبعاً حاڵەتێکی شڵەژانی دەرونی تیا دروستەکە طبعاً ئەمە ناخۆشە یعنی ئیزعاجت ئەکا دوای ماوەیەک ڕەنگە لە بیرت بچێتەوە چونکە تۆ ئەگەر دایم لە بیرتابێ ئەوە زۆر ناخۆشە بەڵام کەی بکەویتە حاڵەتێکی ترەوە شخصەکە ببینیتەوە یا لە شوێنەکە دانیشیتەوە ئەکەوێتەوە بیرت و ئیزعاج دەکا و ناخۆشیشە بێ بۆت دکتۆر نزار سپاسی بەڕێز دەکەین سپاس بۆ زانیاری وردانە بێگومان بینەرانی خۆشەویستنەمە ئەوەش بڵێم هەموو کات کە لەگەڵ بەڕێز دکتۆر نزار دانیشم منیش وەکویەوە بم بە بینەرە نەجار بیرمەچێتەوە پرسیار بکەم چکە بابەتەکان زۆر بەوردی و زۆر بە جوانی باسەکە ومێدی ساخی سەلامەتی بۆ بەڕێز و بۆ هەموو بینەرانی ژەخوازین